بەڕێزان لە کوردستان پارتی هیچ منافسێکی نەماوە ئەمەی ماوە ئێستا لە بەغدا ململانەی پارتی دەکەن بۆیە پێویستە ئێمە بچینە بەغدا پێویستە بچینە بەغدا و لەوێ شەڕ لەسەر مافەکانی دەستوری خەڵکی کوردستان بکەین. بەغدا بووەتە شوێنێک بۆ هەموو ئەو لایەنانەی کە چاویان بە سەرکەوتنی کوردستان هەڵنایە یان بۆ ئەو لایەن و کەسانەی کە نەیانتوانیوە ململانەی پارتی بکەن لە کوردستان بەغدایان هەڵبژاردووە بۆ ئەوەی لەوێ دژایەتی هەرێمی کوردستان بکەن ڕێگری لە پرۆژە و سەرکەوتنەکانی کوردستان بکەن. بۆیە ئێمە پێویستە بچینە ئەوێ بە تەواجودی خۆمان بە بوونی خۆمان بە بوونی هەواڵانی تێکۆشەری پارتی لەوێ ئێمە بتوانین ئەو بربەستانەش هەڵگرین ئەو ڕێگریانە هەڵگرین و جارێکی تر هەموو شتەکان بخەینەوە سەر ڕێگەی ڕاست پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ هەموو لایەنەکانی تر وا بکەین بەهێزتر بن و وا بکەین کە دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێ و هەموو مافەکانی خەڵکی کوردستان لە بەغداوە دەستەبەر بکرێ.